کۆشش و کۆڵنەدانی کۆشیاری 6 ساڵان و بەکارهێنانی قاچەکانی بۆ هەموو چالاکیەکی ڕۆژانەی وای لێ کردووە ڕوبەڕووی سەختی ژیان ببێتەوە و نەبوونی قۆڵەکانی نەبێتە ڕێگر لەوەی هاوشانی منداڵەکانی هاوتەمەنی چێژی ژیان بکات. کۆشیار منداڵێکی ناحیەی پیرەمەگرونە و خاوەن پێداویستی تایبەتە، ئەو لە زگماکەوە قۆڵی نییە و قاچەکانی بەکار ئەهێنێت بۆ ئەنجامدانی بچووکترین چالاکیەکانی ڕۆژانەی. کۆشیار هەر زمانگە هەردوو دەستی نییە، هەردوو دەستی نیە لە زمانگە خۆی، بەڵام لە مەکتەب شکر سەرکەوتووە بە توانایە، بەس هیلاکە بێت، توانای نامێنێت جاری وایە زۆر هیلاکە بێ. مرۆڤەکان بۆ زۆرێک لە کارەکانی ڕۆژانەیان دەست و قۆڵیان بەکاردێنن و بەبێ ئەو ئەندامانە دەستەوسان ئەبن، بەڵام کۆشیار ئەستەمی کردووە بەڕاستی و بە بەکارهێنانی قاچەکانی وانەی کۆڵنەدان بە دەوروبەری دەڵێتەوە. کۆشیار لە مەدرسە لە مەکتەب حەزە لە چ دەرسێکە زیاتر؟ هونەر و وەرزش. حەزە لە هونەر و وەرزشە؟ چ مامۆستا کرد لە هەمووی زیاتر خۆشەوێ؟ مامۆستای هونەر. ناوی چییە؟ هێدی. مامۆستا هێدی؟ حەزەکەی کە گەورە بووی کۆشیار بێت بێت چی؟ دکتۆر. حەز لە دکتۆرە؟ حەز لە چیترە مەسەڵەن ڕۆژانە بیکەی کۆشیار؟ ئەم وێنە. وێنە کێشان؟ بەڵێ. بەکارهێنانی قاچەکان بۆ هەموو جوڵەیەک هێز و توانایەکی زۆری ئەوێت کە ئەوی ماندوو کردووە. کۆشیاری 6 ساڵان ڕۆژانە ڕوبەڕووی چەندین تەنگ و چەڵەمە ئەبێتەوە، بەڵام ئەو بەردەوامە لەسەر ئەنجامدانی ئەو شتانی حەزی پێیە و منداڵی خۆی ئەژی. ماندوو دەبێت پشتی دێشێ، قاچی دێشێ، هیلاک ئەبێ، بۆ خۆم لەگەڵای هیلاکەم، خۆم نەخۆشم دایم ناتوانم، جاری وای نەخۆشم ناتوانم لەگەڵای بڕۆم، چکە لە ڕۆشتنیشە هێندێ جار هەیە دەکەوێت ئەم مناڵە دایم سەری شکاوە تەقیوە، هیلاکە بێ، لە ڕۆشتنیشا زۆر ناتوانێت، قاچەکانی ماندوو دەبن، چکە هەموو شتێکی قاچە ئەم مناڵە. سەردانی قوتابخانەکەی کۆشیارمان کرد. ئێرە ئەو شوێنەیە کە کۆشیار بە دەوروبەری ئەڵێت نەبوونی دەست و پەنجا مانای ئەوە نییە مافی خوێندنت نەبێت. کۆشیار لێرەدا قاچەکانی بەکار ئەهێنێت بۆ هەڵگرتن و لادانەوەی پەڕەی کتێب و دەفتەرەکانی، جارێک دەست ئەکات بە نووسینی ژمارە و پیتەکان، هەندێک جاریش بە پەنجە بچووکەکانی قاچی لاستیکەکەی هەڵ ئەگرێت و هەڵەکانی ئەکوژێنێتەوە. مامەڵەکردن لەگەڵ کۆشیاردا زۆر ئاسانترە و لە قوتابیەکانی تر، چونکە ئەو کەسێکی خۆی تایبەتە و کەسایەتی خۆشی وایە وا هەڵکەوتووە، ئاسانتر مامەڵەی لەگەڵاکرێ، لەبەرەوەی وزەیەکی زیاتری هەیە و چالاکترە. بۆ ئەوەی کۆشیار بتوانێت لە پۆلەکەیدا بنووسێت پێویستە قاچەکانی بەدەرەوە بن و گۆرەوی لە پێ نەکات، بەڵام لە وڵاتێکی دەوڵەمەند بەنەوتە نەخێزانەکەی و نەقوتابخانەکەی توانایەکی داراییان نییە کە نەوتی بەردەوامی بۆ بکڕن تاکو لەم وەرزی زستانەدا بە سۆبایەک قاچەکانی گەرم بێتەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.